ئەمڕۆ ئێمە کۆبوونەوەمان هەبوو بۆ تاوتوێکردنی گیرروگرفتی مناڵان بە ساڵاتچوان ژنانی داڵدەدراو لە ماڵەکانی مناڵان و بە ساڵاتچوان و داڵدەدان. طبعا نەخۆشی کۆرۆنا پەتای کوشندەی کۆرۆنا گیرروگرفتی قەیرانی دارایی و ڕاگررتنی دەوام و دواکەوتنی موچە بەڕاستی کێشەی گەورەی بۆ دروستکردن بەڵام سەرڕای ئەو کێشە گەورانە ماڵەکانی مناڵان و بە ساڵاتچوان بە دڵسۆزی کارمەندان و بەرپرسەکانیان بەڕێوەبەرەکانیان زۆر بەباشی لە ئەدای خۆیان لە خزمەتی خۆیان بەردەوامن. ئێمە لەم کۆبوونەوەیە هەم سپاسمان کردن زۆر تەقدیر و خۆشەویستی خۆمانیان پێگەێنین هەم بەڵێنیان پێدەین کە ئەو پەڕیتوانە هەوڵەدەین ئەو کێشانەی پەیوەندیان بە ئێمەوە هەیە لە سلێمانی چارەسەریان بکەین لە ڕابردووە کردومانەوە بۆ داهاتووشەیکەین ئەوەشی پەیوەندی بە سەروی ئێمەوە هەیە لە وەزارەتی کار وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران بە دڵنیایی وەکو خۆیانیان گەیەنین بە خۆشحاڵیەوە تا ئێستا ژیانی مناڵ و بە ساڵاتچوو و ژنانی داڵدەدراو سەرڕای نەخۆشیەکان و کێشە و گرفتەکان زۆر جێگیرە زۆر پارێزراوە زۆر سەلامەتە زۆر ئارامە. ئێمە ئیشەکەین بۆ ئەوەی ئەم دۆخە بەم جۆرە بمێنێتەوە و ئەوەی کە خواستی کارمەندە بەڕاستی داواکردنی موچەکەیەتی لە کاتی خۆیان کەم نەکردنەوەی چکە کارمەندی ئێمە بەڕاستی بێدەرماڵەیە کەمترین موچەی هەموو وەزارەتەکان لای ئێمەیە. لە ڕۆژی کەرەنتینکردنەوە کە ڕاگەیەنداوە ئەم ماڵانە بە بەردەوامی بە 24 کاتژمێر کراوەیە هیچ یەکێک لە کارمەندانی ئێمە بۆ ڕۆژێک نەیتوانیوە نێتەوە پابند نەبێ بە دەوامیوانێ هاوشێوەی تەندروستی و پۆلیس و هاوشێوەی ئەو دەستگایانی کە بەردەوام لە کاری فەرمی خۆیان نابوون ئێمەش لە کاری خۆمان نابووین بەڵام بەداخەوە لە ماوەی کارکردنی ئێمەیە ئەوە لە 2021 تەنها یەک موچە دراوە بە کارمەندانی ئێمە لە کاتێکە 150 سوودمەند نزیکی 150 سوودمەندەنەوە ئەم بەڕێوەبەرایەتە ڕۆژانە لە مناڵی بێدایک و باوکو بە ساڵاتچوو ژنانی هەڕەشە لێکراو بە خێو ئەکرێن زۆر کاریگەری هەبووە باوەڕ هەبێ ڕۆژی وا هەبووە مۆزەفمان هەبووە پێی وتوێتی من بە 3 پاس ئەتوانم بگەمە ئێرە بەڵام نەمتوانیەوە پاری 3 پاسەکەم پێ نەبووە بە پێ هاتوومەتە ئێرە بەس لەبەر خاتری ئەوەی کە مناڵێک لێرە بە تەنیا نەبێ بە ساڵاتچێک لێرە بێ چاودێر نەبێ لەبەرەوە قەیران ئەم قەیرانە بە دەرەجەی یەک تەئسیری لەسەر ئەم بەڕێوەبەرایەتی ئێمە هەبووە